باش بێت خۆشحاڵم کە لە ڕۆژی پانزەیەمین لە مەیدانی ماف و ئازادی و داخوازیەکانی شاری خۆشەویستی دەربەنیخانەوە من لە ڕۆژی پانزەیەمین کە لە ڕۆژی یەکەمینیشەوە لێرە بووی لە حزوری ئێوەی ئەگەر ئاو لە تەواوی ژیانە سەرچاوەی ژیان بێت ئەوە لە شاری دەربەنیخان سەرچاوەی مەرگە سەرچاوەی نەخۆشی کوشندەی وەکو شێرپەنجەیە کێ لە ئێوە توانێت پێم بڵێت لەناو لە پاڵ دوو بەنداوە ڕاست و چەپمان دوو سەرچاوەی گرنگە دوو بەنداوی لێیە کە بەنداوی دەربەنیخان و هەروەها بەنداوی دێوانە یەک کەس لە ئێوە توانێت پێم بڵێ لەناو ئەو دوو بەنداوە تەنها 1 لیتر ئاوی پاکمان لێ دەسەکەوێت بە دڵنیاییەوە نەخێت منم ئێوە پرسیارە بکەم بۆچی ڕۆژانە لە باشووری کوردستان 11 کەس تووشی ڕۆژانە 11 کەس تووشی نەخۆشی کوشندەی وەکو شێرپەنجە بێت بەپێی راپۆرتی ڕێکخراوی WHO کە ڕێکخراوی تەندروستی جیهانیە 3 هۆکاری سەرەکی دیاری کردووە کە یەکێک لە هۆکارە سەرەکیەکان پیسبوونی ژینگەیە ژینگەش لە 3 ڕەگەزی سەرەکی پێک دێت ئاو هەوا خاک وەکو هەمومان دەزانین ناوچەی تانجەرۆکارە سادبارترین ناوچەی ژینگەیە لە سنووری محافەزەی سلێمانی و تەنانەت باشووری کوردستان و عێراق کە بۆ بە نەهامەتیەکی گەورە بۆ دانیشتوانی شاری خۆشەویستی دەربەنیخان واتە ئێمە سەرچاوەی ئاوەکەمان پیسە بەنداوی دەربەنیخان بەنداوی دێوانەشمان هەیە بە هەمان شێوە ئەویش ئاوەڕۆی بەشێک لە دانیشتوانی گەڕەکەکانی دەربەنیخان چێتە سەر و تا ئێستاش نەتوانراوە چارەسەر بکرێت ڕەگەزی هەوامان چەندین کارگە لە ناو گەڕەکەکانی شاری دەربەنیخانن کە بە هەمان شێوە ڕەگەزی هەواشی پیس کردووە خاکمان با ئێمە بپرسین ئەو ڕووبەرە سەوزایانەی کە لە چواردەوری شاخەکانی دەربەنیخانە هەن بۆچی بەو شێوازە لە ناو چوون هەمووی وەکو شێوە حەفرێک حەفر کراوە تەماشای شاخی گوڵان بکەن کە دەبوو هەمووی سەوز بێت بەڵام وەکو چۆن مەکینەیەکی قرچاکردن کاتێک ئەیهێنی بەسەرا بەشێکی لێکەیتەوە شاخی گوڵان بە هەمانەوە دەردەبراوە تەنها چەند سەرمایەدارێکی کەم سوودمەند دەبن لەو داهاتە بەبێەوە هیچ جۆرە باجێکی ژینگە بدەن بەبێەوە هیچ جۆرە قەرەبوویەکی ئەو زیانانە بکەنەوە کە لەو شاخەیان گەیاندووە لە شاخی ئیمام حەمەد و ئەولادە ئەگەر تەماشا بکەن لێرەوە دیارە ئەبینن کە لێوانە بە تەواوی خاکەکە ڕاماڕاوە و هیچ درەختێکیش لەوێ نەهێڵراوە و بە هەمان شێوە لەسەر ڕووباری سیروان کارگەکانی دەرهێنانی چەو لەم بە شێوازی بەردەوام کارەکەن بە هەمان شێوە لەوێش ئەو درەختانێک کە بە شێوازێکی خۆڕسکی وە سروشتیانە سەوز بوون لەوێش لەناو براون کە لە ڕێگەی ئەم فۆتوانەوە ئێمە لێرە خستومانەتە ڕوو و لە ماوەی ساڵەکانی ڕابردووشە ئەم پێشانگا فۆتۆگرافیەمان شار بە شار گەڕاندووە محافزی سلێمانی بەڕێز دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر و هەروەها قایمقامی ئەو کاتی دەربەنیخان و چەندین شاری دیکەمان گەڕاندووە بۆی ئاگداری ئەو کێشانە بن کە لێرە هەیە بۆ ئێمە توانین بڵێ دەربەنیخان یەکێکە لەو قەزایانەی لەسەر ئاستی پارێزگای سلێمانی کە خاوەنی زۆرترین کێشەیە ڕەنگە زۆرێک لە ئێوە من بناسن من نابووم بەو چالاکوانە ژینگەیی کە لەسەر ئاستی کوردستان ناوم هەبێت و کەسێکی دیار بم ئەگەر کێشە ژینگەیەکانی شاری دەربەنیخان نەبوایە لەبەرەوە ئێمە کێشەکانی دەربەنیخان وای کرد کە ئێمە بەردەوام داکۆکی کردبین بۆ گەیاندنی ئەو پەیامانە و ئێمە لە دەربەنیخانەوە هەنگاو بنین بۆ داکۆکیکردن لە کێشەی ژینگەی شارەکانی دیکەش چونکە کێشەی دەربەنیخان تەنها لە ناوخۆی دەربەنیخان خۆیان نییە بەڵکوم پەیوەندیدارە بە شارەکانی دیکەشەوە ئەو شەهرەی کە دێتە ناو بەنداوی دەربەنیخانەوە لە شاری سلێمانیوە دێت لە پارێزگای هەڵەبجەوە دێت لە شارە زوورەوە دێت لە هەموو ناوچانەوە دێت چونکە بابەتە ژینگەیەکان کێشە ژینگەیەکان حەڵقەیەکە هەمویان پێکەوە وەکو شێوەی زنجیرەی بە یەکترەوە بەسراوە بەڕێزان لەسەر ئەو بڕیارەی کە دوێنێ لە پەیجی قایمقامێت و هەروەها یەکەی ئیداری هاتبوو نێرە ڕایان گەیاندبوو بەڕاستی ڕەنگە ئەم قسانەم بەدڵی هەموو ئەو کەسانە نەبێت کە لێرە حوزوریان هەیە بەڵام ئەمە ئەوە بڵێم شەرمە لە سەدەی 21دا لە ساڵی 2023دا دەکات ژمێر کارەبای نیشتیمانی هەبێت و بانگەشەی ئەوە بکرێت کە 2 کات ژمێر کارەبا بۆ دانیشتوانی شاری خۆشەویستی دەربەنیخان زیاد دەکرێت واتە 12 کات ژمێر تۆمارێکی ڤیدۆیی بەڕێز مەلا بەختیار هەیە
کە لە پێش ساڵی 2008ەوە بە ئاشکرایڵێ لە سۆشیال میدیا هەمومان بینیومانە ئاماژە بەوە کات ئەڵێ ئەگەر ئەم حکوومەتە نەتوانێت هەتا وەکو ساڵی 2008 چارەسەری کێشەی کارەبا بکات ئەوە ئەبێت نەمێنێت لە حکومڕانیە بەڵامەوە لە ساڵی 2023 داین و هەتا ئێسش ئەوان بەردەوامن لە حکومڕانی و دێن ئەوەش بە خەڵکەکەی ئێمە دەفرۆشنەوە کە کارەبا لە 10 کاتژمێرەوەگەن بە 12 کاتژمێر بەڕاستی ئەمە ئەوە بڵێم ئەمە شەرمەزاریە بۆ تەواوی ئەو کەسانەی کە ئەمڕۆ مافەکانی گەلیان زەوت کردووە. من ئەمەوێت لێرەوە سەبارەت بە بابەتی یعنی یەک شتەیە لەناو ڕاگەیەنراوەکەی قایمقامێتە لە پاش هەوڵەکانی ئێمە گورە بەڕێزم هەوڵەکانی تۆی چی ئەگەر هەوڵەکانی تۆیە بۆچی لە ماوەکانی ڕابردووە بۆچی 15 ڕۆژ لەمە و پێش بڕیاری ئەوەتدا نەدا کە کاتژمێرەکانی کارەبا زیاد دەکرێت ئەگەر فشارەکانی مەیدانی ماف و ئازادی و داخوازیەکانی خەڵکی بە شەرەفی دەربەنیخان نەبووایە بە دڵنیاییەوە ئەو فشارەکانی ئەم مەیدانەیە کە توانیوێتی ئەوە بکات. بۆیە هەر لێرەوە ڕووی دەمەم لە ئێوەیە ڕووی دەمەم لەو کەسانەیە کە بە شەرعی یان ناشەرعی سەرمایەکانیان کەڵەکە کردووە ئەگەر خۆیان وەکو سەرمایەگوزاری نیشتیمانی یاخود خۆیان وەکو سەرمایەگوزاری مەرد و نیشتیمان پەروەەر پیشانەیەن بە هەر جۆرێکە واتەوانەی کە بە شەرعی و ناشەرعی سەرمایەکانیان کۆ کردوێتەوە ڕوویان بانگەوازەم لەوانە با گەلی ئێمە خۆی پشت بە خۆی ببەستێت. بەڕێزان شەرمە ئێمە خۆمان وە بەرهێنەری کارەبا بین ئەو دووچار بوو بە سەرچاوی کارەساز بۆ شاری دەربەنیخان سەرچاوی کار و ئاویمان هەیە کە کارەبا بەرهەمەهێنێت و سەرچاوی بەنداوی دەربەنیخانمان هەیە ئاوەکەی ژێراویە کار و ئاوەکەشمان هەیە کارەبای نییە بۆ دەربەندیخان. ئەمە بەڕاستی سەرچاوی یاریمایی شەرمەزاریە. بۆیە من لێرەوە پێشنیارێکەکەم بۆ تەواوی خەڵک و بۆ تەواوی ئەو سەرمایەگوزارانەی ئەو سەرمایەدارانەی کە لە ناو شاری خەڵکی دەربەنیخان و دەرەوەی دەربەنیخانیشن ڕەنگە کەسانێک هەبن لە ناو ماڵەکانی خۆیانە پشتیان بە سەرچاوی وزەی خۆر بەست بێت بۆ بەرهەمهێنانی کارەبا کە وزەیەکی بێبەرامبەرە ئێمە ئەتوانین لە ڕێگەی تیشکی خۆرەوە کارەبای 24 کاتژمێری بۆ ماڵەکانی خۆمان دابین بکەین. ڕەنگە بەشێک لەو کەسانەی کە لێرە خۆیان حزوریان هەیە داواکارم ئەگەر هەر کەسێکە لێرەوە دەستێکمان بۆ بەرز بکاتەوە ئەگەر پشتی بە سەرچاوی خۆر بەستۆ بۆ بەرهەمهێنانی کارەبا واتە سەرمایەدارێک ئەتوانێت بێتە پێشەوە دەست پێش خەریب بکات بە شێوازێک کە چەند میکانیزمێک بدۆزێتەوە بەو شێوازەی کە خەڵکیش پێی قوبوڵ بێت ئەو پارەیە کە ئەڕوا بۆ کارەبای نیشتیمانی ئەو پارەیە کە ئەڕوا بۆ پارەی مۆریدە ڕەنگە مانگانە لە 50,000 دینار زۆر جار زیاتر بێت ئەکرێ ئەو پارەی بڕوا بۆ سەرمایەدارە و لە هەمان کاتا ببێ بە ئەو هاوڵاتیە یاخود ئەو خێزانە ببێ بە خاوەنی کارەبای 24 کاتژمێری لە ڕێگەی سوود وەرگرتن لە تیشکی خۆرەوە ئەمەش لە ڕێگەی دانانی تەختەی خۆرەوە ئەبێت کە لێرە خۆشبەختانە بۆیە ناوی ئەهێنم لەبەرەوەی گرنگە ئەم بابەتە هەموو خەڵک بیزانێت کاک شێرکۆ هەیە برای کاک حەمە گۆپاڵە لێرە گروپێکیان یان تیمێکیان هەیە کە کار لەسەر بەستنی ئەو پێوەرەی بابێت ئەو تەختەی خۆرانە ئەکەن بۆ کۆمەڵێک ماڵی دەربەنیخانیان داناوە ئەمە ڕێکلامێکی ژینگەیانەیە بەڕێزان یعنی ئەمڕۆ زۆربەی زۆری ئەو دەوڵەتانەی کە سەرچاوی کارەباکەیان سەرچاوێکی پیسکەری ژینگەیە وەکوی ئەمڕۆ لە باشووری کوردستانی و کارەبایکی ئێمە هەمانە سەرچاوەکەی کوێ سەرچاوەکەی گازواییلە سەرچاوەکەی نەفتە وە کۆمەڵێک سەرچاوی دیگەی سروشتین کە بە هەمان شێوە ئەوانەش جارێکی تر ڕەگەزی هەوا بۆ ئێمە پیس ئەکەنەوە لەبەرەوە ئەکرێت ئێمە سوود لە وزەی خۆر ببینین هیوادارم بۆ پێشنیارە بە شوێنی خۆی بکات ئەو کاتە ئێمە پێویستیمان بەوە نابێت هەلێرەشەوە ئەو ماڵانەی کە تەختەی خۆریان داناوە پێویستیان بەوە نییە کە داوا لە حکومەت بکەن بڵێن تکایە کارەباکەمان لە 10 کاتژمێرەوە بۆ بکە بە 12 و لە 12 بۆمان بکە بە 24 لەبەرەوە پێویستە وەکو شێوازێکی ئەزمونیش ئەمە سەرەتا لە کۆڵانێکە یاخود لە گەڕەکێکا تاقیب بکرێتەوە و دواتر بۆ تەواوی شارەکە بێت. بەڕێزان من چەند خاڵێکی دیگەم ماوە ماف پاکێجە ماف پێکەوەییە ئێمە کە لێرەین بۆ داواکردن و داکۆکیکردن لە کۆمەڵێک خاڵ کۆمەڵێک بنەما کۆمەڵێک ماف لێرەین ئاوە کارەبای ڕاستەمانە سەرەکی ترینیانن بەڵام هەر لە ماوەکانی ڕابردووە بەبێ داواکردنی ئاو کارەبا گەنجەکانی ئێمە چالاگوانەکانی ئێمە ڕێگەی دووریان بڕی چوونە سلێمانی بۆ تەواوکردنی جادەکان با ئێمە ئاوشمان هەبێت
بەڕێزان با کارەبای بەردەوامیشمان هەبێت بەڵام ئەگەر ڕۆژانە ئێمە بۆ ڕێگایە هاتوچۆ بکەین وەک بین بە قوربانی کارەبا ئەو چ سوودێکی هەیە ئەگەر ئێمە بەردەوام هەوای پیس هەڵبمژین کارەبا ئەو بەتەنیا چ سوودێکی هەیە و ئەگەر کەسوکارەکەی ئێمە لە ساڵی 2017ەوە کە هۆڵی نەشتەرگەریەکە تێک چووە هەتاوەکو ئێستا یعنی شەرمە بەڕاستی شەرمە بۆ یەک کارەکتەر لە یەک کاتە بەڕێوەبەری نەخۆشخانەیە مدیری سەحەیە و لە هەمان کاتا دکتۆری پسپۆڕە و ڕێگەش بە هیچ دکتۆرێکی پسپۆڕی دیکە نادەن کە بێتە ئەم شارەوە شەرمە هەتاوەکو ئێستا لەو بەرپرسیارەتیە بەردەوامە و لە ساڵی 2017ەوە هەتاوەکو ئێستا نەتوانراوە ئەو هەڵی نەشتەرگەریە چارەسەر بکرێت کەسوکارەکەی ئێمە بۆ نەشتەرگەریەکی بچووکیش دەبێت ڕێگایەکی 70 کیلۆمەتری ببڕێت بە ڕێگای مەرگە بۆ ئەوی نەشتەرگەریەک ئەنجام بدەن بەڕێزان ئێمە دوو جۆر خەباتمان هەیە خەباتی ناتوندوتیژی لەگەڵ خەباتی توندوتیژی هەردوو خەباتەکەش ئەزمون کراون و تاقیش کراونەتەوە و سەرکەوتوش بوون یەکێک لەو خەباتانە خەباتی غاندیە غاندی پێشڕەوی گەلەکەی خۆی کرد لە بەرامبەر بەریتانیەکانە وتیان ئێمە هیچ شتێک ناکەین تەنها بەس لە شوێنی خۆمان دەوەستین بەس لە شوێنی خۆمان چەندمان نەکوژن چەندمان برینارە کرد بەس لەسەر شەقام وەستان و خەباتەکەشیان سەرکەوتوو بوو و توانیان دەوڵەتێکی زلهێزی وەکو بەریتانیەکان لە هەندستان بکەنە دەرەوە ئەمە خەباتی ناتوندوتیژی بوو خەباتی توندوتیژیشمان هەیە کە خەباتی ماندێلانەیە و بە هەمان شێوە لەوێت چەکیش بەکارهێنرا و توانیشی سەرکەوتوو بێت لە دوجارە بینیمان کە ماندێلا بوو بە سەرۆکی وڵاتێک ئەمەوێت نمونەیەکی ماندێلا بێنمەوە کاتێک کە ماندێلا گیرا خرایە زیندانەوە وتیان تۆ چی داواکاریەکت هەیە دابەت چەندین خەڵک لە دەرەوە شەهید بووە بریندار هەیە بۆ بەردەوام ڕەشپێسەکان سەرکوتەکران ئەوت ئێمەمانەوێت ئەو بیجامەی کە هەمانە کەمێک کوردتر بێ هاوڕەکانی گەڵدەیان پێکرد بەڕێوەبەری زیندانەکە پێکەنینی پێهات وتی چۆنەکرێ سەرکردەیەکی وەکو تۆ داوای ئەوە بکات کە بڵێت ئەم بیجامەیە درێژە با کوردتر بکرێتەوە وتی ئەمە تەنها سەرەتایە دوای ئەوە ئاستی داواکاریەکانیان بەرز کردەوە تا سەرۆکی ئەو کاتەی ئەو دەوڵەتە ناچار بوو کە ماندێلا لە ناو زیندانەکە بهێنێتە دەرەوە و گفتوگۆی لەگەڵا بکات دانوستانی لەگەڵا بکات بەڕێزان یەکێک لە باشترین ئەو بڕیارانەی کە ئەم دەستێ بەڕێزە داویانە ئەوە بووە کە نەچوون لەگەڵ نوێنەرانی حکوومەت لە شاری سلێمانی کۆ ببنەوە و کۆمەڵە خەڵکی تر ڕۆشتون و دەستیان خۆش بێت و هەر حیزبێک و هەر کەسێک بتوانێت کۆمەکی پێشکەش بکات و بەدەم داواکارەکانی شاری خۆشەویستی دەربەندیخانەوە بێ بەڕاستی جێگەی دەستخۆشی جێگەی ڕێزە هەر کەسێک بێت بەڵام ئەوانەشی کە دوێنێ وتراون بە باوەڕی من برینی ئەو قۆناغەیە کوردکردنەوەی بیجامەکەی لە درێژەوە بۆ کورد ئێستا کاتی ئەوەیە خەڵکی بە شەرەفی ئێرە و هەروەها ئەو دەستەیی کە لێرەن و ئەو بەڕێزانەی دیکەش کە لێرە نین لە کۆبوونەوان ئاستی داواکاریەکان بەرزکەنەوە تەنها لە ئاو کارەبا نەوەستێت دووسایتکردنی یان تەواوکردنی جادەی نێوان باوەڕ بۆ دەربەندیخان و دەربەندیخان بۆ میرەدێ و هەروەها تەواوکردنی هۆڵی نەشتەرگەری و لابردنی ئەو کارگانەی کە لە ناو کۆڵانەکانیانە ئەگەر تەنها یەک پیاسە بکەن لە زۆربەی خانۆکان نووسراوە خانوانە بۆ فرۆشتن بۆچی ئەو خەڵکە خانۆکانی خۆیان نەفرۆشن ئایا هیچ کەسێک ئەو پرسیاری بە مێشکا هاتووە لەبەرەوەی کاتێک کە جلەکانیان بە تەنافێکە هەڵەواسن لە پاش کەمتر لە یەک کاتژمێر بە تەواوی تۆز بەسەر هەموو جلەکانیان ئانیشێت لەبەرەوەی ئەوان هەوای پاکیان نییە کە مافی سەرەتاییان و پێویستە هەموو کەسێک لە ژینگەیەکی لەبارا بشێت بەڕێزان و پێشنیاریشم بۆ دەستەکە و بۆ تەواوی ئەو چالاکیانەی کە لێرە بەڕێوە ئەبرێت بەردەوامیدانە ڕۆژی 15 مینە دەتوانین ئەگەر ئێمە لە ماوەی 15 ڕۆژە ئەو وەڵامانەی دوێنێمان دەستکەوت بێت ئەوە ئەتوانین لە ماوەی 15 ڕۆژی تریشان ناچاریان بکەین بیان خێنە ژێر فشارەوە کە جادەکانیش تەواو بکەن و هەڵی نەشتەرگەریەکەش چارەسەر بکەن و ئەو کاگانەش دوور بخەنەوە و هەر داواکارێکی دیکەش ئەگەر من لە یادم نەبێت و پێشنیارێکی دیکەم بۆ دەستەکە ئەوەیە ئەو بەڕێزانەی کە لێرەن ئینسانی پاکن ئینسانی ماندوونەناسن بە تایبەت دوو هاوڕێ کاک زەردەشت و لەگەڵ کاک ئەیوب کە هەردووکیان خاوەنی دوکانن
دەبوو ڕۆژانە بڕۆن دوکانەکانیان بکەنەوە بەڵام بەهۆی بەردەوامیدان بە خەباتی ئێرە نەیانتوانیوە بۆیە ئەوان لە ڕووی ئابووریەوە زیانیان بەرکەوتەوە بۆ خەڵکی خۆشیانیان کردەوە دەستیان خۆش بێ بۆیە پێشنیارم بۆیان ئەوەیە ئەوان ماندوو بوون و دڵنیاشم کە هەست بە ماندووبوون ناکەن و بەردەوامیش ئەبن بۆیە باشترین پێشنیارەوەیە کە ئەو دەستەیە فراوانتر بکرێت و چالاکیەکانی ئێرەش درێژەی پێ بدرێت لە کۆتا قسەی من ئەوەیە یەکێک لە شاعیرەکان ئەڵێ ئەگەر هەڵبسێ هێزی جەماوەر ئەتان کوڵێنێ وەکو سەماوەر بۆیە هیوادارم جەماوەر لەوە زیاتر تووڕەتر نەکرێت و دەستی هەموو لایەکتان خۆش بێت زۆر سپاس بۆ ئێوە